لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني سياسة السي لوانا كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان ومن بست رزامندي خواهي قول وهوادان اوي ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإن خفتم شقاق بينهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما إن الله كان عليما خبيرا. الأخوة ويسان ديارا لدواي آياتكي بيشوتر كلا دوسيواني رابردو لخزمتي دابوين كخواي قول باز لتنظيمي ياخذ ڕێکخستنی کاروباری ناوماڵ لە نێوان ئوسرە و خێزان لە نێوان ژن و پیا و بە تایبەتی دەکا. پاشان باز لەوە دەکاتن کە ئافرەتان دەکرێن دوو بەشێکیان فەسالیحات ئەوانەی کەوا سالیحن ئەوانەی سالیحەنە ئەوانەی کەوا جۆڕایەن لە بۆ خوا سوبحانەهو وەتەعالا جۆڕایەن لە بۆ پیاوەکانیان و پارێزن لە بۆ هەموو ئەو شتانەی کە خوای گەورە فەرمانی کردە بیپارێزن و لە مقابلیشدا ئەوانەی کەوا ناشیزەنە کە هەوڵ دەدەن تەمەڕود بکەن لەسەر پیاوەکانیان لە سنوور دەربچن. خوای گەورە چەند عیلاجێکی دانا فعیضوهن وهجروهن في المضاجع واضربوهن. ئیتر ئەگەر لەو سێ عیلاجەش نەگەیشتنە یەکتری نەگەیشتنە نەتیجەک پێک نەهاتن لەگەڵ یەکتری مەسئلەکە لەوەی گەورەتر بوو کەوا خلافێک بی لەنێوان خۆیان حەلی بکەن بووە شیقاق. وإن خفتم شقاق بينهما کەواتە لەوەی ترسان کەوا ئەو شقاق و ئەو لێک تێک نەگەیشتنە و ئەو خلاف و ئەو سراعی لە نێوانیاندایە سەر بچێشی لە بۆ شتی گەورەتر فابعثوا حكما من أهله وحكما من أهلها. ئیتر حەکەمێک لە ئەهلی پیاوەکە حەکەمێک لە ئەهلی ژنەکە بابێن دابنیشن ئین یوریدا ئیصلاحا یوفق الله بینهما. کەواتە ئەو جارە کە بەخۆیان پێیان حەل ناکرد دەبی دوو کەسی ڕدێنسپی بێنە پێش دوو کەسی حەکەم بێنە پێش یەک لەولا و یەک لەولا یەک لە لای ئەهلی پیاوەکە و ویتکەشان لە ئەهلی ژنەکە. ئەگەر ئەو دوانە بیانەوێ ئیصلاح بکەن لە نێوان ئەو دوو ژن و مێردە ئەوە خوای گەورەش یوفق الله بینهما تەوفیق لە نێوانیان دەکا. إن الله كان عليما خبيرا دونا ولنا بيروزكان خوای گەورە بە کورتی معنى ئاتەکە دیارە شقاق یەکەم شت وإن خفتم شقاق بينهما دیارە خەوفەکە لێرە بە معنای علم دێ واتە ئەگەر علمتان پێ هەبوو کەوانە گەیشتنە مەرحەلەی شقاق خطابەکە تەوزیع چێ دەکرێت والخطاب لولاة الأمور وصلحاء الأمة. کەواتە لێرەدا ئەوانەی کەوا والی ئەو مسلمانانن ئەوانەی گەورەی مسلمانانن یاخود ئەوانەی گەورەی ئەو دوو عائیلەن ئەو گەورەی ئەو ژن و پیاوەن لە هۆردوو لایەن ئیتر لە بۆ کەسانێکی خەمخۆر ئەوانەی کە خۆیان بە خەمخۆری ئەو خەڵکە دەزانن و یاخود خەمخۆری ئەو ژن و مێردە دەزانن ئەگەر هەستان کرد کەواتە لێردا بەڕاستیەوە بەڵگەی لەسەرەوەی کە مسلمانان پێویستە لە خەمی یەکتریدا بن بە تایبەتی ئەوەی کەوا وەکو دەڵێتن والیە ئەوەی کەوا برا گەورەیە ئەوەی کەوا سەرپەرشتیاری مسلمانانە پێویستە لە خەمی تاکتاکەی مسلمانان و خێزانی مسلمانان بیتن. ئەگەر هەستان کرد ئەو عائیلەیە خەریکە لێک دەترازێن وإن خفتم شقاق بينهما. شقاق دیارە ما يحصل بين الزوجين من خلاف ومعاداة ويسمى الخلاف شقاقا لأن المخالف يفعل ما يشق على صاحبه. کەواتە لۆ پێ دەگوترێ شقاق واتە ئەو خلافەی کەوا گەیشتە حەدێکی ئەوها لە نێوان ئەو ژن و پیاوە بۆی کەوا هەر یەک لەوان دەیەوێتن مەشەقەت لە بۆ بەرامبەرەکەی دروست بکات هەر یەک لەوان دەیەوێتن مەشەقەت لە بۆ بەرامبەرەکەی دروست بکاتن. یانەوە تا شقاق لۆیە پێگوترا شقاق هەر یەکە و لە شقەکە یان وای لێ هاتیە سەنگەریان لە یەکتری گرتیە لە یەک ماڵ لەگەڵ یەکترین بەڵام سەنگەریان لە یەکتری گرتیە کە ئەسڵ وایە لەگەڵ یەکتری بن و
ئەسڵ وایەکەوە لەگەڵ یەکتری بەو شێوەی بژێن کە خوا دەیەوێت سوبحانەهو وتەعالا کە مەوەددە و ڕەحمەتە لە نێوان ژن و پیا و بە هەر حاڵ ئەگە گەیشتە حەدی شیقاق بۆی هەرێک لەوانە خلافەکە هەندە گەوری ویستی مەشەقەت لەو مقابلەکەی دروست بکاتن و هەرێک لەوانە سەنگەری لە بەرامبەرەکەی گرتبوو لەو حاڵەتەی دیارە بەخۆیان حەل نابی پێویستە دوو کەسی تر تەداخل بکە یەکیان لە تەرەفی پیاوەکەی ئەوەی تریان لە تەرەفی ئافرەتەکەی خی گەور ناوی لێ ناینە حەکەم فەبعەثوا حەکەمەن من ئەهلی و حەکەمەن من ئەهلیها زیاتر وەکو لە سەرەتادا باسمان کرد کە وەکو لە تەفسیرەکان باس دەکا ئەو خیتابە لە بۆ ولاتی ئومورە واتەوانی کەوا سەرپەرشتیاری مسلمانان برا گەورەی مسلمانانن کە قەزێکە دەگاتە لایوان لەو حاڵتەوە چ دەکاتن دەڵێ با حەکەمێک بێتە پێش لە ئەهلی پیاوەکەی حەکەمێک بێتە پێش لە ئەهلی ئافرەتەکەی حەکەم پیاوێک بی کەسێک بی ڕاشید بی کەسێک بی کەوا بزانین تەسەڕف بکە کەسێکی عاقڵ و بە تەجروبە و بە عیلم بیتن کەسێکی بە تەجروبە و بە عیلم بیتن هەر یەک لەوانە کەوا شارەزایە لە با بڵێن لە لای پیاوەکەی شارەزایە لە عائیلە پیاوەکەی لە لای ئافرەتەکەی شارەزایە لە عائیلەی ئافرەتەکە با بێنە پێش ئەوان دێن قسە لەسەر قەزیەکە دەکەن لە دوایەوێت تەمەن ئیستفسار دەکەن هەر یەک لەوانە لە تەرەفی خۆی ئیستفسار دەکا بە کۆمەڵێک شروط و مەرجەوە دێن لەگەڵ یەکتری دادەنش بە شارەزای و بە چاوڕۆنیەوە ئین یوریدا ئیصلاحا یوفق الله بینهم ئەگەر ئەو دوانە مەبەستیان ئیصلاح و چاکردن بی لە نێوان ئەو ژن و پیاوە یوفق الله بینهم ئەوە خوای گەورە تەوفیق لە نێوانیان دەکاتە نێوانی ئەو ژن و پیاوە چاک دەکاتەوە دیارە بەچەند شێوەیەش کەس لێدرایتەوە ئەو ضەمیرە لە بۆ حەکەمەکان دەگەڕێتیان لە بۆ ژن و پیاوەکە دیارە زیاتر مفەسرین لەسەر ئەوەن ئەگەر دوو حەکەمەکە مەبەستیان ئیصلاح بی ئەگەر دوو حەکەمەکە مەبەستیان ئیصلاح بی ئەوە خوای گەورەش تەوفیق لە نێوان ژن و پیاوەکە دەکا تەوفیق لە نێوان ژن و پیاوەکە دەکەواتە نێوانیان چاک دەکا ئەوەی تریانی باز نەکردواتە ئەگەر دیارە مەفهومی ئاەتەکەەوەی لێ وەردەگیرێ ئەگەر بێت و مەبەستیشیان چاکردن نەبی دیارە تەوفیق دروست نابی دیار لەگەڵ یەکتری ناگەنەوە یەکتری جا لێرەدا زانایان زۆر شتیان باس کردیە کە تەوان ئەوەی باس نەکردێت کە مەبەستیان باش نەبی لەبەرەوەی ئەسڵ وە ئەو دوو حەکەمە لە بۆ ئیصلاح بێنە پێش ئەسڵ وە ئەو دوو حەکەمە لە بۆ ئیصلاح بێنە پێش یعنی مادام ئەوانیان کردیتە حەکەم بۆ مەبەستەی بێنە پێش بیانەوەی ئیصلاح لەگەڵ یەکتری بکەن نەوەک قەزیەکە تێک بدەن و شیرازەی ئەو خێزانە بۆ بسڕێنن ئیتر مفەسرین زۆر شتیان لەسەر ئەوانە باس کرد ئەو دوو حەکەمە بڕیاریشیان لە دەستە یان تەنها وەکو هەریەک لەوانە وەچیلە لە تەرەفی خۆی مەسەلەن حەکەمەکە لە لای پیاوەکەی وەچیلی پیاوەکەیە ئەوی تریشیان وەچیلی ئافرەتەکەیە یانەوە فعلا حەکەمن بە معنای کەلیمات توان حکم بکەن و بڕیار بدەن دیارە ئەو مەوزوعە زۆر شتی لەسرە یعنی عولەما زۆر قسەیان لەسەر کردیە هەمووی متفقن لەسەرکەوە هەردووچیان هەولی ئیصلاح دەدەن هەردووچیان محاولە دەکەن کەوا ئەو ژن و مێردە بگەینەوە یەکتری بەڵام وەکو هەندێک لەزانان دەڵێن لە بۆشیان هەیە ئەگەر بزان ئەو ژن و مێردە مەشاکلی وا لە بینیان هەیە کە ناگەنە یەکتری لە بۆیان هەیە بڕیاری جیابوونەوەش بدەن لە بۆیان هەیە بڕیاری تەلاق و جیابوونەوەش بدەن بە هەر حاڵ ئەسڵ لە ئیشەکەی ئەوان ئیصلاحە هەتا ئیمکان بئیصلاح زە لێرەدا بەڕاستی تەکید لەسەر ئەوە دەکرێتەوە کە ئین یوریدا ئیصلاحا تەڵە خوا ئاگادار بە نیەتەکان خوا ئاگادار بە نیەتەکان ئەگەر ئەو دوو حەکەمە مەبەستیان ئیصلاح بی لە نێوانی ئەو دوو ژن و مێردە خوای گەورەش ئەو دوو ژن و مێردە لەگەڵ یەکتری چاک دەکاتەوە واتە نیەت زۆر دەوری هەیە ئەگەر ئەو دوو حەکەمە مەبەستیان ئیصلاحکردن بی و چاکردنی قەزیەکەی بی خوای گەورەش ئەو دوو ژن و مێردە لەگەڵ یەکتری چاک دەکا لەبەرەوەی بێگومان ئین الله کانە عەلیما خەبیرا خوای گەورە سوبحانەهو وتەعالا عەلیمە ئاگادارە بە نیەتەکان ئاگادارە بە نیەتی ئەو دوو حەکەمەی و ئاگادارە بە نیەتی ئەو دوو ژن و مێردەش و خەبیریشە خەبیر واتە عالم ببەواطن الأشیاء خوای گەورە ئاگادارە بە ناوەڕۆکی شتەکان نەک هەر بە ظاهری شتەکان خوای گەورە ئاگادارە بە ناوەڕۆکی شتەکان کەواتە لەسەر ئەو ئەساسێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا عەلیم و خەبیر وەکو کانەش لە ئاەتەکانی تریش باسمان کرد کە خوای گەورە کانە بەکاردێن لە بۆ وەصفکردنی خۆی بە ئەسما و صفاتەکانی مەبەست لێرەدا کانەی تامە نییە یعنی کانەی ناقص نییە وەکو فعل ماضی تعبیر لە ڕابردوو بکە نە لێرە کانەی تامەیە مەسلوبەت زەمەنە واتە باز لە زەمەن ناکە بەڵکو زیاتر ئەو کانەی تامە لە بۆ تەحقیقی ئەو صفەتەیە بەو مەوسوفەی ئیتر خوای گەورە بە تەئکید بێگومان لە ڕابردوو ئێستا و داهاتوش عەلیمە و خەبیرە ئاگادارە بە هەموو شتەکان
و ئاگادارە بە ناوەڕۆکی شتەکانیش ئیتر لەسەر ئەو ئەساسە ئەگەر ئیسلاح خوای گەورە سوبحانە وتعالە لە دوو حاکەمەکە و هەروە لە ژن و مێردەکە بینی خوای گەورەش مۆفەقیان دەکا. لە پاشەوەی کە خوای گەورە سوبحانە وتعالە لەو دوو ئاەتەدا باسی گرفتی ئوسرە و خێزانی کرد و هەروەها مەراحیل و قۆناغەکانی چاکردنی لە بۆ باس کردین، ئەوجا هەندێک ئايات باز دەکاتن کەوا ئەحکامی عامی تێدایە لە بۆ هەموو مسلمانان بەگشتی لە هەموو کۆمەلگاکاندا. واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. خوای گەورە باس لەو کەسانە خوای گەورە باس لە حقوقەکان دەکا لەسەر بەندە. یەکەم جار حەقی خوای لەسەرە سوبحانه وتعالى پێویستە چ بکا بەرامبەر بەخوا. ئەوجا لە دوای خوا سوبحانه وتعالى حەقی مەخلوقین چێ هەیان حەقی لەسەری هێتاوەکو فەرمانیت پێ دەکا حەقەکانیان ئەدا بکاتن. دیارە عیبادەتکردنی خوای گەورە ئەوجا چاکردن لەگەڵ داک و باب و هەروەها لەگەڵ خزم و کەس و إلى آخری لە ئاەتەکەی کە باسی کردێ. جا لێردا لەو ئاەتەدا وەکو إمام قرطبي دليتا أجمع العلماء على أن هذه الآية وهي قوله تعالى واعبدوا الله ولا تشركوا بشيء من المحكم المتفق عليه ليس منها شيء منسوخ وكذلك في جميع الكتب. كواتا دفنمي إجماع علماء لسر أويكا لو آتي أو حقوقاني كباس كردية أو آتا محكمة متشابه نية واتمعنى زور واضحة ديارة وآشكراية متشابه نية كوا كسيك تينجا وهروها متفق عليه واتلنا أو الشريعة باقي الشريعة كانت كشك خوي وناديتي أو حقوقنا لسر همو إنسانك لهمو شريعة خوي وردينا وبهيج شويش منسوخ نيا بلكو محكمة كاري بيذكره حتى روج قيامته ضل أجر بآتش خوي وردينا بزاندي با أو وكو عقل عرفي إنسانيش أو بيوز ذكر أو حقوقنا لسر إنسانة بوشوا أداي بكا. طبعا كم حق لسر إنسان كانت هي وعبدوا الله ولا تشركوا به شيئا. عبادتي خوي جورا بكن سبحانه وتعالى الشريك لبو بريار مدن بهيج شويك ولا تشركوا به شيئا. شيئا نكرايا شيئا نكرايا ليردا لا سياقي أو جملة كهاتية تفيد العموم وتبهيج شويك وهيج كسيك ما كان الشريك لبو خوي جورا حتى بيغمبران عليهم الصلاة والسلام حتى أولياء الصلحاء حتى ملائكة هيج كسيك شريك نيلا بو خوا سبحانه وتعالى. خواي جورا بتنها بفرست الشريش لو بالريال مدن بهيج شويك شريش لو بالريال مدن ديار عبادة كرني خواي جورا سبحانه وتعالى بو مفهوميك وكو سنزارك باس ما كرديا كعبادة كردني خواي جورا سبحانه وتعالى بريتيلا همو أوشتاني كخوا سبحانه وتعالى بي خوش وفرماني بي كرديا پێی خۆشە و فەرمانی پێکردە لە هەموو ئەو شتانەی کەوا بەدڵ دەکرێت بە ئەندامەکان دەکرێت من الأعمال والأقوال الظاهرة والباطنة واتە ئەو کار و کردوانی کەوا بەدڵ دەکرێت وەکو خۆشویستن تەوەکولکردن و هەروەها ترسان لەخوا ئەوە ئەعمالی قەلبیە و هەروەها هەموو ئەو قسانە و هەموو ئەو کردوانەی کەوا دەکرێت کە خوای گەورە فەرمانی پێکردێت تەنها و تەنها وەکو عیبادەت لە بۆ خوا ئەنجام بدرێتن وبهيج شويش شريش لبو بريار ندريتن سواء كله حديثك وإمام بخاري ومسلم وإمام محمد رواتيان كرديا حديث معاذ كوري جبل خويل الرازيبي كاتك وصف خويل كرجل پیغمبر دابو صلى الله عليه وسلم أو زافر يا معاذ فرموي هل تدري ما حق الله على عبادي وما حق العباد على الله؟ هذا زاني حقي خوال سر بندكاني سيو وحقي بندكان سيل سر خوا سبحانه وتعالى طلع مش قلتم الله ورسوله أعلم خوا سبحانه وتعالى وبيغمبركي زاناترن فرموا حق الله على عباده أن يعبدوه ولا يشركوا به شيئا. حقي خوا لسر بندكاني وكواب تاكو تنيا بي بارستن بهيج شوي اشتريش لو بريار ندن وحق العباد على الله حقي خواي قورة حقي بندكانج دسر خوا أن لا يعذب من لا يشرك به شيئا. كواتا حقي بندكانج دسر خوا أوي سبحانه وتعالى كواب بهيج شويك كسيك سزا ندا وعذابي ندا كوا شريش لبو بريار ندا واتا او كسي كوا بتنها خواي برستيو شريش لبو بريار ندا سزاي نادا يتر ديارا تفصيلاته وبابتا كشريك او كسي كوا موحده ولسر توحيد جيا ولسر توحيد مريا وشريش لبو خواي قور بريار ندا اجر جناح بارج فهو في مشيئة الله ان شاء عذبه وان شاء غفر له اگر بيه خوای گەورە لە قەدەر گوناهەکانی سزای دا ئەگەر نا لێ خۆش دەبێت ئەگەر سزاش بدا عاقبەتەکەی هەر بەهەشتە
عاقبەتەکەی هەر بەهشتە. دیار ئەو کەسێکەوە بە تەواوەتیش وەحدانیەتی خوای گەورە قەناعەت پێ هەیە و کاری لە بۆ دەکاتن، دیارە تەوحیدی خوای گەورە سوبحانەهو وتەعالا، خۆشویستنی خوای گەورەی لەگەڵە، تەوەکل لەسەر خوای لەگەڵە، ترسان لە خوای لەگەڵە، واتە ئەو ئەعمالە قەلبیانەی لەگەڵکەوە منعی خاوەنەکەی دەکات کە مصربی لەسەر گوناح. ئەگەر وەکو بەشەرێکیش وەکو ئینسانێکیش گوناحێکیش بکە شەیتان زەفەری پێ بباتن، ئەوە زوو تەوبە دەکات و دەگەڕێتەوە. ئیتر فعلەن کەسێک بەو شێوەی موحید بی شەریکی لە بۆ خوای گەورە بڕیار نەداتن بەتایبەت لە ئەعمالی قەلبی، مستحیل وەکو ابن القیم دەڵێتن ئەو کەسە مصربی لەسەر گوناح و بەردەوام بیتن لۆیە حەقی ئەو بەندەی کەوا شەریک لە بۆ خوای گەورە بڕیار ناداتن، خوای گەورەش ئەوەیە کە سزای ناداتن. والله أعلم. دیارە ئەوجا حقوقەکانی کە خوای گەورە باز دەکاتن، بەڵام لەبەر تەواوبوونی کات لێردا دەوەستی بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی و باسی دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.